ئەوە چوو گوزاشت ڕافت نەما is going هیچی نەما ئەوانە ڕۆی دیسان دەڵێمە هەتا دنیامایە کەس ناگاتە تۆسقاڵێک لە پارتی وەڵامی ما بۆ ئەوانە چکە کێشە نییە بخۆیان کێشە لە خۆیان دروست دەکەن کێشە لە هەولێر و لە ژێر ڕچێفی کابینە حکوومەتی نوێ مێرە کوردستان نییە چکە هەولێر ناوەندی بڕیاردانە هەولێر ئەو هەموو باڵیۆزخانە و ئەو هەموو قونسوڵخانەی تێدایە هەولێر یعنی هێزە گەورەکەش چێیە پارتی دموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمەکە چێ خاوەنیتی پارتی دموکراتی کوردستان چه سەرۆکاتی هەرێم دەکات ڕێزان نەسیما بارزانی پارتی دموکراتی کوردستانە سەرۆکی حکوومەت ڕێزان مەسعود بارزانی پارتی دموکراتی کوردستانە حتما هەتا دنیامایە کەس ناتوانێت سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت چکە ئەمە بە دەنگ و ئەو جەماوەری خۆمان حەقی خۆشمانە ئەدی هەڵبژاردنەوە چ دەکەیت لە چێ دنیاە ئەمن 39 کورسی 30 کورسی بینم تو 20 کورسی بینی بێ نیوە بەش بی لەگە من شتیوانێر دنیاە ئەوە چوو گوزاشت ڕافت نەما is going هیچی نەما ئەوانە ڕۆی حەقی خۆت چەندە ئەوەندی وەردەگری ئەتو بێ ئەوە نەما لە ئێستا ئەمن کادرێکی ئاسایی حیزمەی بەڵام لەوەی زیاتر زۆریشمان داینێ لەوەی زیاتر نەما کەریم